لە دوای ئەوەی کە ئێمە ئاگادار کراینەوانە لەلایەن باڵێن موچەخۆرانی بەنداوەکان ئەوانەی کە لە مۆزەفی بەنداوەکان و لە هەرێمی کوردستانن ئاگادار کراینەوانێ چەند جارێک هەر لە سەرەتای ئەم ساڵەوە کە بە شێوەیەکی لە پێشا با بڵێن تەخیرەکرا موچەکانیان لە دوایەوان ئەدرا جارێک نووسراومان کرد و فراکسیۆنی خۆمان لە پەرلەمانی عیراق بۆ وەزارەتی ماوەردی مائی لە حکوومەتی فدرال جارێک سەرف کرا بۆیان دوو جاریش سەرف کرا موچەکانیان پاژەوە دیسانەوانیان کێشەیە هاتەوە پێشەوە کێشی ئەم فەرمانبەرانە ئەوە بوو کە موچەکانیان ڕاستەوخۆ لە بەغداوە دەدرا بەڵام لەسەر مستەحقاتی هەرێمی کوردستان بوون واتە لەگەڵ بەشە بڕەپاری مستەحقاتی موانانەی هەرێمی کوردستان ڕاواتبی ئەوانیش ئەنێردرا بەڵام ئەوە بوو ڕاستەوخۆ حکوومەتی فدرال دەینات بۆ دامەزراوەکانی خۆیان یاخود با بڵێن بۆ دائیرەکانی خۆیان بە شێوەی کە ڕاستەوخۆ ئەمە وای لێ هاتە تاکو ئەم دواییە کۆمەڵێک شار و مەسەلەی ڕێنەکەوتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرال ئەمە وای لێ کرد کە بەتەواتی کێشە بۆ ئەمانیش دروست بێ حقیقەتەن کێشەکە لەناو بەشێکی لەناو وەزارەتی مالیەوە بوو بەشێکیشی لەناو ئەمانەی عامەی مەجلیسی وزەرا بوو کە نەیان ئەوی موچەکانی ئەم مۆزەفانە لەلایەن حکوومەتی فدرالەوە بگرێت دەیانویست بە تەواوەتی بیخەنەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان علمەن ئەمانە لەسەر بەنداوەکان و بەنداوەکانیش سیادیە باڵین هەموو تەعاملکردن لەگەڵ ئەمانە سەر بە فدرال دەسەڵاتی فدرالی تەنظیمی کاروبارەکانیان ئەکات بۆیە لە دوایە لە مانگی شەشا بوو نووسراوێکی ترمان کردەوانێ وەکو فراکسیۆنی خۆمان بۆ وەزارەتی ماوەردی مائی و ئەنجومەنی وەزیرانیشمان لێ ئاگادار کردەوانێ و ئەندامی خۆشمان مامۆستاشیوان لە لیژنەی دارایی بە هەمان شێوە لە ڕێی سەرۆکی لیژنەی دارایی شەوانێ دکتۆر هێکەم جوبوری لە هەموو لاکانەوانی هەوڵمان نافشاری زۆر بکرێ پاشانی بە تەنسیق لەم دواییەدا لە چەند هەفتەی دواییدا لەگەڵ سەرۆک كۆمارا و لەگەڵ سەرۆکایەتی كۆمارا هەوڵماندا کە فشارێک بکرێت لە بەڕێز کازمی و وەزارەتی ماوەردی مائی بۆی کە ئەم کێشەیە حل بکرێت چونکە ماوەی زۆر بوو کە معاشەکانیان ڕاگیراوە نەئەدرا بە هیچ جۆرێک هەتاوەکو بە نووسراوی وەزارەتی ئەنجومەنی وەزیران حکوومەتی فدرال وەزارەتی ماوەردی مائیش ئاگادار کراوەتەوانێ و ئیعاز دەرچووە لە کازمیەوە کە موچەکانیان بۆ سەرف بکرێت ئەو موچانەی کە ڕاگیراوەکەوەی کە لە نووسراوەکەی هاتووە کە مووچەی مانگی نیسان و ئایار و حوزەیرانە و دواتریش ئیشارە هەر لە هەمان نووسراوە ئیشارەی ئەوەی تایە کە لە ماوەی داهاتووە کار بۆ ئەوە بکرێت کە بەتەواوەتی کێشەی موچەکانیان حل بکرێت و حتمما میکانیزمی گونجاویش لەسەر ئەمەدانراوە ئەم نووسراوە لە 4 هەشتا کراوە لەلایەن ئەمیندارێتی گشتی ئەنجومەنی وەزیرانەوەیە بەتەکید ئەمە یەکێکە لەو ئەگەر بێت و ئەم کێشەیە بەتەواوەتی حل بێت و حەجیش بۆ ئەمە لەلایەن ئەمانەی ئامەوە دەرچووە بە ئەمر و ئێعازی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەم کێشەیە بەشێکی باش لە توێژێکی باش حل ئەکات لە ئەم مۆزەفانەی کە لە بەنداوەکان کارەکەن